بەڕێزان ئەمڕۆکە لە نەخۆشخانەی گشتی ئاشتی بەردی بناغەی بەشێکی گرنگی پرۆژێک لە ناو نەخۆشخانەی ئاشتیدا دەنێن کە خۆی لە باڵەخانەیەک دەگرێتەوە لە سێنەهۆمی کە هەم بابەتی ئیستیشاری زیاد دەبێتن ڕاوێژکاری و نهۆمێکیشی بۆ نەشتەرگەریە و یەکیشان بۆ شوشتنەوەی گورچیلەیە. دیارە زیادکردنی ئەو بەشەی نەخۆشخانەی ئاشتی دوای ئەو هات کە هاوڵاتیان زیاتر پشت بە نەخۆشخانەی ئاشتی دەبەستن لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئێمە هەم لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە ماوەی 3 ساڵی ڕابردوو گرنگیشی تایبەتمان بە بابەتی کەرتی تەندروستی داوە دوای هێنانەکایی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لە سۆران. هەنگاوەکانمان بەرەو ئەو ئامانجە بووە کە هاوڵاتیان بتوانن لە سنووری ئیدارەی سۆران کێشەی تەندروستیان چارەسەر بکەن، پێویست بەوە نەبێتن کە سەردانی شاری هەولێر بکەن بۆ چارەسەریەکان. بۆیە بە خۆشحاڵیەوە ڕادێگەنی لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوو زۆربەی ئەو پرۆژانەی کە بە هاوکاری و پاڵپشتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکاری و پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی هاوتەریب لەگەڵ هەموو پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەو سنوورە کەرتی تەندروستیش پشتی شێری بەرکەوتووە و هەوڵمان داوە کە بە شێوەیەکی بەرفراوان ئەو پرۆژە خزمەتگوزاریانە بۆ هەموو نەخۆشخانەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران دابین بکەین. لێرەوە بە ناوی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسێکی بێپەیانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی دەکەین کە هاوکاری و پاڵپشتی ئێمە بووە لە ئیدارەی سۆران لە هەموو پرۆژەکان و دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆرانیش دەکەین کە بەردەوام پلان و ئامانجەکانیان بە شێوەیەکی بەرنامەداڕێژرا و داناوە بۆ ئەوەی کەرتی تەندروستی لێرە بچێتە قۆناغێکی دیکە. کەم و کوڕەکانیش لەوانەیە مابن، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە هەنگاوەکانمان بەرەو ئەو ئاراستەیە کە بتوانین زۆربەی هەر زۆری کێشەکانی تەندروستی لە ڕووی لۆجیستیکەوە لە ڕووی دابینکردنی دکتۆری پێویست بۆ نەخۆشخانەکان بە شێوەیەک بێتن کە هاوڵاتیان بتوانن کێشە تەندروستەکانە لێرانە چارەسەر بکەن. دارەشی دیکە ئەو پرۆژەیە لە خەڵکی ئەو دەبەرە پیرۆز بێتن. ئەوڕۆکە لە سەردانی مەیدانیمان بۆ ناو نەخۆشخانە کە تۆزێک قەڵەباڕغیمان دیت و ڕاستە ئێمە سیستەمێکی دیجیتالمان داناوە بۆ ئەوەیە هاوڵاتیان بە شێوەیەکی ڕێک و پێک بتوانن و بە شێوەیەکی دادپەروەرانە بتوانن سەردانی دکتۆرەکان بکەن. بەڵام دوای پرسیاریکردنم لەو قەڵەباڕغی کە لە بەیانیەکەی هەیە دیارە بەپێی گوتەی جەنابی بەڕێوەبەری گشتی بە تەواوبوونی ئەو پرۆژەیە ئەو قەڵەباڕغیەش نامێنێتن و دکتۆرەکان دکتۆرمان هەیە بەڵام شوێنی پێویستمان نییە. بە تەواوبوونی ئەو پرۆژەیە دکتۆرەکان دەتوانن لەوێ بە خێراتر نەخۆشەکان بەڕێ بکەن و ئەو قەڵەباڕغیەشکە هەیە ئەویش نامێنێتن. ئێمە بەردەوام دەبین لە خزمەتکردنی هاوڵاتیان و هەموو کەرتەکان بە شێوەیەکی وا پلان داڕێژراو کە ئامانجمان دیار بێتن کە ئەم ساڵە تەواو بووە ئێمە چمان کردووە و چمان جێبەجێ کردووە. دەرەش کە سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و دکتۆرە بەڕێزەکان دەکەین کە هەمیشە خەمخۆر بووینە و داوا لە هاوڵاتیانش دەکەن کە هاوکار بن لەگەڵمان لە کاتی سەردانیکردنی نەخۆشخانەکان بۆ ئەوەی بتوانن دکتۆرەکان بتوانن بە شێوەیەکی دروست چارەسەری ئەو نەخۆشانە بکەن و ئیشەڵڵا پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوام دەبێتن. هەر لێرەوە ڕاشی دەگەینم ئەمڕۆ کەش جارەشی دیکە دوای نیوەڕۆ پرۆژەیەکی ئیستراتیژی خزمەتگوزاری لەگەڕێکی 26 گوڵان دادنێن. دوای نیوەڕۆ لەوێ دەتان بینینەوە پرۆژەکانمان بەردەوام دەبێتن. زۆر سوپاسان دەکەم دکتۆر ئەگەر ئیزافەی لەسەر ئەم پرۆژەیە هەیە حەز دەکەم ئەو وردەکاریەکانی باز بکات و زۆر سوپاسان دەکەم. بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنی کاکەڵگوڕ شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێز قای مەقامی قەزای ناوەندی سۆران دەکەم کە ئەوە تەشریفیان هێنا سەردانی نەخۆشخانەی ئاشتی فێرکاریان کرد و لەگەڵ ئێمە ئامادەنە.
دیارە ئێمە لە درێژەی کار و چالاکیەکانمان وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران لە پێناو باشترکردنی ئاستی خزمەتگوزاریە تەندروستیەکان لەسەر جەم قەزا و ناحەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ ئامادەین بۆ دانانی بەردی بناغی پرۆژەیەکی گرنگ کە خۆی لە 3 پرۆژە دەبینێتەوە لە 1 پرۆژەدا لە نەخۆشخانەی ئاشتی فێرکاری سۆران بە گوژمەی 765 میلیۆن دینار لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران. دیارە ئەو پرۆژەیە پێکاتوە لە 3 باڵەخانەیەکی 3 نهۆمی کە نهۆمی یەکەمی پێکاتوە لە 10 ژووری ڕاوێژکاری کە ئەمە وا دەکات چیتر هاوڵاتیانمان لە نۆرەی دوور و درێژڕانەوەستن بۆ بینی پزیشکەکان و هەروەها پزیشکی پسپۆڕی جیاوازیش زیاتر دەبن لە بە پسپۆڕی جیاواز ئامادە دەبن لە نەخۆشخانە و نهۆمی دووەمیشی پێکاتوە لە زیادکردنی 3 هۆڵی نەشتەرگەری پێشکەوت و مۆدێرن بە هەموو ئامێر و پێداویستەکانیەوە کە خۆی لە خۆیدا نەخۆشخانەی ئاشتی ئێستا 4 هۆڵی نەشتەرگەری هەیە بە تاوبوونی ئەم پرۆژەیە دەبیتە خاوەنی 7 هۆڵی نەشتەرگەری پێشکەوتو بە هەموو پێداویستەکانیەوە و ئەووا دەکات کە نۆرەی نەخۆشەکان بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکان بۆ نیوە کەم بکرێتەوە و زووتر بتوان نەشتەرگەریەکان لە کەرتی حکومی بۆ ئەنجام بدرێت. نهۆمی سێمیشی پێکاتوە لە دروستکردنی سنتەری شوشنەوەی گورچیلە کە پێکاتوە لە 20 ئامێری شوشنەوەی گورچیلە و 20 تەختی نەخۆش کە ئەمە وا دەکات ئێستا لە نەخۆشخانەی ئاشتی ئێمە سنتەرێکی شوشنەوەی گورچیلەمان هەیە بەڵام هەم لە ڕووی باڵەخانەوە کەم و کورتی هەیە هەم ئێستا خاوەنی 10 بێدی نەخۆش و 10 ئامێری شوشنەوەی گورچیلەیە کە ئێستا زۆر جار هاوڵاتیان ناچار دەبن لە نۆرە بوەستن بۆ ئەوەی نۆران بگاتێ بۆ ئەنجامدانی شوشنەوەی گورچیلە ئەمە دوایەوەی دیکە ئەمە لە قەزای چۆمانەوە لە قەزای مێرگە سۆریش سنتەری شوشنەوەی گورچیلەمان کردوتەوە. لێرەوە دەمەوێت زۆر سپاسی بەڕێز هەڵگوڕ شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم کە بەڕاستی پاڵپشتیەکی گەرم و پاڵپشتێکی گەورەی کەرتی تەندروستیە لە هەموو کات و ساتێکدا و لێرەوە هاوڵاتیان دڵنیان دەکەینەوە هەروەک چۆن لە ساڵانی ڕابردوو هەم ئیدارەی سەربەخۆی سۆران و هەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران بە ئەنجامدانی چەندان پرۆژە دابینکردنی چەندان ئامێر و پێداویستی پزیشکی و کار و چاڵاکی کەرتی تەندروستی لە بردۆتە ئاستێکی و هەروە قۆناغێکی باشتر و لە ئایندەیەکی نزیکیشدا پرۆژەی گەورەتر کاری گەورەتر لە سەرجەم قەزا و ناحیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لە کەرتی تەندروستی ئەنجام دەدرێن و کەرتی تەندروست دەگاتەوە قۆناغی کە هاوڵاتیانمان شایانینە. زۆر زۆر سپاس. زۆر کامەران بۆ لە پرسیارێکمان محەممەدا مقیم لە زارمانجی ئێمە تەنها ئێستا یەک بەشی فریاکەوتنمان هەیە لە نێو نەخۆشخانەی ئاشتی داوا ئەکرێ ئەو تەواریەی کۆنەکە بکرێتەوە یعنی بەشێکی نوێ فریاکەوت لەبەرەوەی هاوڵاتی کە تووشە ڕووداوە بێ تا دەگاتە ئێرە لەوانەیە درەنگ بگاوە تووشی مردن حاڵەتی لەو زۆرە بێ هیچ بەرنامە و پلانێکی لەم بابەتە هەیە؟ ئەمە بۆ خۆی پلانمان هەیە کە لە لای دێلز یانیش فریاکەوتنێک بکەینەوە یانەوە تا لە ناو سنتەری شار فریاکەوتنێکی بکەینەوە بەڵام بەڕاستی کردنەوەی فریاکەوتن هەروە ئاسانیەکە و فریاکەوتنێکی مۆدرن کچکە فریاکەوتن هەم پێویستی بە پزیشکی پسپۆڕی زیاتر هەیە کارمەندی زیاتر هەیە ئامێرەکانی زیاتر هەیە ئێمە لە ڕووی مادیەوە کێشەمان نیە بەڵام لە ڕووی لۆجیستی و جێبەجێکردنی پرۆژەکە پێویستمان بەکاتەیە ئەمە ئێستا ئەوەی هەیتمان دەمان هەوێت کە ئەو تەواریەکە ئێمە هەیتمان بە شێوەیەکی وا جێبەجێ بکەین کە بتوانێت هەموو نەخۆشەکانی تێدا چارەسەر بکرێت و کەمترین نەخۆش سەردانی شاری هەولێر بکە بۆ چارەسەرکردنەکان. بەڵێ ئازانەوەی دەبینن دیمەنی نێو نەخۆشخانەی ئاشتیە لە قەزای ناوەندی سۆران لە ژێر چاودێری هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران پرۆژەی دروستکردنی باڵەخانەیەکی تایبەت بە زیادکردنی چەند بەشێکی گرنگ بۆ نەخۆشخانەی ئاشتی فێرکاری بە گوژمەی 765 میلیۆن دینار کە لەسەر بجێ ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەراتی گشتی سۆران جێبەجێ دەکرێت.
بکێت